الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خی گەورەتان لێبێت. دوای مانگی پیرۆزی ڕەمەزان لە مانگی شەوالە بە خزمەتی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام. ومێدەوارم کە ئینشاءالله خی گەورە مانگی پیرۆزی ڕەمەزانی لە هەموو لایەکمان و لە هەموو لایەکتان قبول فەرموو بێت و دوعا و پارانەوە و زیکر و قورئان خوێندن و تاعەتی و مانگە لە هەموو لایە وەرگیراوە بێ ئینشاءالله. و ئینشاءالله خی گەورە وەریگرتبین، عەفوی کردبین لە ڕۆژ و لە شەوە مبارەکەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە. و ئومێ دەکەم کە ئینشاءالله خی گەورە ئیستیقامەت و دامەزراویەکی پیابین کە دوای مانگی ڕەمەزان نەگەڕێنەوە سەر گوناه و تاوان و تێکەڵ بە غەفڵەت و بێ ئاگایی و شوێنکەوتنی شەیتانەکان نەبینەوە کاتێک کە مەرەخەس کراون و بەرەڵا کراونەتە ناو گیانی مرۆڤایەتی. بەڵام مخلیص و ڕازگۆ و پاکەکان ئەوانەی ئیستیقامەتەکەن بە مەنهەجی ژیانیان هەرگیز شەیتانەکان ناتوان لەو ڕێگایانەوە بڕۆن. خی گەورە دامەزراومان کات. ئێمە بەردەوامین لە بەرنامەکانمان و هیوادارم ئینشاءالله مانگی پیرۆزی ڕەمەزان لە بەرنامەی ئێوارانی بەربانگە هەموو لایەکتان دوعای خێرتان بۆ ئێمە کردی، ئێمەش دوعامان بۆ ئێوە کردو. خی گەورە سوودێک لەو بەرنامەیە جێبێڵێ لە ناخ و دڵ و دەرونی هەموو لایەکمانە بۆ ئەوەی لە قیامەتە ئینشاءالله بەرەکەتێک و ئەجرێکمان دەستگیر ببێ پشت بە خی گەورە. خۆشەویستانم، ئیستیقامەت و دامەزراوی دوای مانگی ڕەمەزان، حەڵاڵخۆری و پاکژیان بەسەرهاتی پێشینانی ئێمە، هەموو ئەمانە پێویستیەکانی ئەم سەفەر و ڕێگەی ئێمە دوای مانگی ڕەمەزان تامانگەێنێتەوە مانگێکی تری ڕەمەزانی ساڵێکی تر بۆ ئەوانەی کە عومریان هەیە و تەمەنیان هەیەوە گەنە ئەو مانگە پیرۆزە. لەبەرەوە خی گەورە خوای هەموو مانگەکان و قورئانی پیرۆز قورئانی هەموو مانگ و هەموو سات و ساڵەکانە و هی هەموو زەمانەکانە. لەبەرەوە ئێمە خواپەرست بین لە مانگی ڕەمەزانە بێ لە مانگی دوای ڕەمەزانیشا دانەبەزین خواپەرستی و عیبادەتمان کەم نەکا و هەوڵ بین قورئان و زیکر و یادی خی گەورەمان بەردەوام بێ لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان. خی گەورە وەرمان بگرێ، عەفومان کا و لێمان خۆش بێ و هیدایەتمان بە سەربەرزی دنیا و قیامەتمان کا، بەردەواممان کە یا رب العالمین لەسەر ئیستیقامەت و ڕازگۆیی و ئەمانەت پارێزی و ئیخلاص و دامەزراوی. اللهم ئامین ئامین یا مجیب السائلین. فەرموون بەرنامەی ئەم جارەمان. چارەسەری کێشە گەورەکانمان بە ڕێگە چارەی قیامەتیە بێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ئایا ئێمە کەڵکی قیامەتمان هەیە؟ زانەکە لە دنیا دەرەچیت کوشتەی دەستی چی و دەستی کێیت؟ لاپەڕەیەکی شەوقتان بۆ دەخوێنینەوە و بە قەڵەمی ڕەغبەت بۆتان دەنووسین. ئێمە خەڵکی بەهەشتین. شەیتان لە جەنگێکی بێ ئامان و غەفڵگیریە کردینیە دیلی خۆی و بەبێ گەڕانەوە بۆ نیشتیمان ئۆقرەمان نییە. دەبێت سەرنشینی ئیستیقامەت بین هەتا بگەینەوە نیشتیمانی ڕاستەقینەمان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وأصلي وأسلم على سيدي رسول الله وآله وصحبه ومن والاه. بەڕێزان و خۆشەویستان، سڵاوی خوای گەورە لەسەر هەموو لایەکمان بێت. خوای پەروەردگار دڵەکانمان خۆش کات لەم ڕۆژانەدا و خوای پەروەردگار دیدارمان بە دیداری ڕەسوول الله صلی الله عليه وسلم شاد کات. خۆشەویستان و بەڕێزان، کۆمەڵە شتێک هەن کە ئەجر و پاداشتێکی زۆر زۆر گەورەی هەیە، پێویستە لەسەر ئینسانی موسڵمان، لەسەر برایەن و خوشکان کە پشتگوێی نەخەن. زۆرێک لە برایەن و لە خوشکان و لە تێکڕای موسڵمانان پرسیاری ئەوەکەن زۆر ئاواتەخوازی ئەوەن کە قورئان خوێن بن، یان شارەزایەکی چاک و تەواویان هەبێ لە قورئانی پیرۆزە بۆ ئەوەی زۆرترین و گەورەترین عیبادەت بەدەست بێنن، بەوەی کە قورئان بخوێنن یان مدارەسەی قورئان بکەن یان خزمەتێکی ڕێگا و ڕێبازی قورئان پیرۆز بکەن. بەڵام من لێرەدا سێ موژدەی خۆشی گەورەیان دەدەمێ کە ئەو سێشتە هەر کەسێک بیکا با خوێنەواریشی نەبێ، بە مجرد سیرکردن و تەماشاکردنی ئەو شتانە عیبادەتێکی زۆر گەورن و خوای پەروەردگار خەڵات و
ئیحسان و چاکەیەکی زۆر زۆر بۆ ئەو موسڵمانە ئەنووسێ. یەکێک لەوانە خۆشەویستان کە نیعمەتێکی گەورە کە خوای تەعالا ئەو نیعمەتەی بەخشیوە بە ئینسان نیعمەتی بەسەڕە. إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. چاو بەڕاستی نیعمەتە، گوێ نیعمەتە، بەڵام ئەو نیعمەتە خوای پەروەردگار لێ پرسینەوەمان لەگەڵ ئەکا لەسەر ئەو نیعمەتانە، بە تایبەتی نیعمەتی چاو، نیعمەتی بەسەرەوەی کە پێ ئەبینین. ئایا بەو چاوە چ خزمەتێکت کردو؟ ئایا حەقی ئەو چاوەت داوە؟ بۆیە لە قیامەتە شایەتی ئەدەن، یان بۆت یان لەسەرت، یان ئەبن بە محامیەکی چاک و دیفاعکەرێکی چاک دیفاعت لێ ئەکەن. قاچ ئەڵێ بە من چاکەی کردووە، دەست ئەڵێ بە من چاکەی کردووە، چاو ئەڵێ بە من کردوێتی، گوێ ئەڵێ بە من کردوێتی، بە گوێ ئەڵێ بە من بیستوێتی، قاچ ئەڵێ بە من ڕۆیوە بۆ شوێنە چاکەکان، بۆ مزگەوت، بۆ یارمەتی فەقیر و هەژاران، سڵێ ڕەحمی بەجێهێناوە و چاویش بە هەمان شێواز ئەو شایەتی ئەدەن، یاخود خوا نەخواستە وەالعیاذ بالله، خوا پەنامان بدا، شایەتی خراپمان لەسەر ئەدەن لە کاتێکدا ئەگەر ئێمە کەم تەرخەمیمان کردبێ بەرامبەر ئەو نیعمەتانی کە خوای تەعالا داوێتی بە ئێمە. نیعمەتی چاو یەکێکە لەو نیعمەتە گەورانی کە خوای پەروەردگار داوێتی بە ئینسانی مسلمان، بە عەبدە ساڵحەکانی خۆی بۆ ئەوەی استغلالی کەن بۆ کردەوەی چاکە. سێشت هەیە ئینسان بە مجەڕەد سیرکردن و تەماشاکردن بۆ ئەو شتە خوای پەروەردگار ئیحسان و چاکەیەکی زۆر زۆرت بۆ ئەنووسێ، بۆ یە غافڵی مەکە. یەکێک لەوانە النظر إلى الكعبة المشرفة زادها الله تعظيما وتشريفا ومهابة وتكريما. كعبەی پیرۆز کە قیبلەی مسلمانانە، بمجرد إنسان لخزمتي بيتي شريفة دابنيشي و لخزمتي كعبة الله دابنيشي، خواهی پەروەردگار بیکە بە قسمەتی من و ئێوە و هەموو مسلمانان پێش مردنمان چاومان بە دیداری کەعبەی مشەڕەفە شاد ببێ و لە خزمەتی بەیتە عیبادەت بکەین و سەلام لە حەجەر الئەسوەد بکەین و تەواف بە دەور کەعبەت اللهدا بکەین. بۆیە هەروەکو لە ئەثەرەکانە هاتووە ئینسان لە کاتێکدا هەر بە مجەڕەد سیرکردن و تەماشاکردنی بۆ بەیت، بۆ کەعبەی مشەڕەفە هیچ ذکر و دوعایەکیش نەکا، بەس ئاها سەیری کەعبەی مشەڕەفە بکە، خوای پەروەردگار حەسەنات و چاکەیەکی زۆر زۆری بۆ ئەنووسێ. بۆیە وتراوە لە لەحزەیەکە یان لە ڕۆژێکە یان لە کاتێکدا 120 ڕەحمەت لەو شوێنەدا دائەبەزێ، شەستی بۆ ئەوانەیە کە مجەڕەد سەیری ئەکەن و چەندێک بۆ ئەوانەیە کە تەوافەکەن، ئەوانی کە دوعاکەن، ئەوانی کە نوێژەکەن دابەش کراوە. بۆیە بە مجەڕەد سیرکردنی ئینسانی مسلمان بۆ بەیتی شەریف ئەجر و پاداشت و حەسەنێکی زۆر زۆری بۆ ئەنووسێ خوای پەروەردگار. داواکەم لە خوای تەعالا بێبەشمان نەکا لەو عیبادەتە گەورەیە، خوای پەروەردگار حەجی ماڵی خۆیمان بە قسمەت بکە و زیارەتی ماڵی خۆیمان بە نسیب بکە بۆ ئەوەی حەج و عومرە و تەواف و لە خزمەتی بەیتی شەریفە ئەو عیبادەتە گەورەیە ئەنجام بدەین. بنچینەی دیوارێک، خانوویەک، کۆشکێک بەو بلۆک و بەردانە دەست پێکا کە لەسەری هەڵەچنرێت. بنچینەی هەموو کردەوەیەکیش بریتێ لەو نیەتی کە لە تۆ لە دڵتا بنیاتێنیت. نیەتی چیە هێنیت؟ لەبەرەوە زانەکان فەرمویانە کۆمەڵێ کردەوەی زۆر گەورە و زەبەلا هەیە لە دنیا ئینسانی کا، بەس نیەتەکە بچووکیە کاتەوە. کۆمەڵێ کردەوەش هەن زۆر بچووکن لە بەرچاوی خەڵکە، ئەو کەسە خۆشی ڕەنگە فرامۆشیان کا، بەس زۆر گەورە ئەبن بەو نیەتانەی کە ئەیهێن و نیەتی گەورەی لێهێنن. لەبەرەوە با ئێمە تاجری نیەت بین. پێغەمبەر صلی الله عليه وسلم، سەحابەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئەمەیان کردووە بە هەڵس و کەوتە جوانەکانیان بە سیرەتی مبارەکی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەوە پیشانەدا کە تیجارەتی نیەت بکەین، چونکە تۆ بە نیەت جاری وا هەیە مزگەوتێک بنیاتە نیت خۆی گەورە هەر بەو نیەتە خێری دروستکردنی مزگەوتێکە بۆ نووسرێ، هەر بەو نیەتەش جار وایە خێری دروستکردنی مزگەوتێکە لە دەست دەرەچێکە بۆ خۆی گەورەی ناکەین. ئێمە زۆر زەڕورەکە بۆ مانگی شەوال کە لەم مانگەی تیاین، کە مانگی شەوال لە دوای مانگی ڕەمەزان دەست پێکە، کە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وەسیەتی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم تایە 6 ڕۆژ بە ڕۆژوو بی، لە ئەوەڵەوە بێ، لە ناوەڕاستەوە بێ، لە ئەخیرەوە بێت، لە حتا ئەتوانی ئەیام البیض ئەو 3 ڕۆژەی ئەیام البیض کە
سیانزە و چواردە و پانزەی مانگی عەرەبیە کە سونەتە تایە بە ڕۆژووبی لەگەڵ ڕۆژووی شەوالە یاخود شەشەڵانە تێکەڵی بکەیت سونەتی هەردووکیانە بەرەکەوێ ئەتوانی پچڕ بە ڕۆژوو بیت ئەمە وەسیەتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم نیەتی ئەوە بێنە کاتێک کە بە ڕۆژووبی خوایە من لەسەر وەسیەتی ڕەسوول الله ئەم 6 ڕۆژە بە ڕۆژووە بم بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر 30 ڕۆژەی ڕەمەزان مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بوون و 6 ڕۆژیتان لە دوای مانگی ڕەمەزان بۆ تەکمیلە کرد وەکو ئەوایە هەموو ساڵەکە تۆ بە ڕۆژوو بی چووکە 360 بۆ 365 ڕۆژ ئەکاکە تایە بە ڕۆژوو بیت و خێری 1 ساڵ ڕۆژوو عیبادەتێ بۆ ئەنووسرێت زۆر پێویستە ئێمە لەسەرمان کە سوپاسی خوای گەورە بکەین کە یا ڕەبی ئێمە لە مانگی شەوالە ئەو سوپاساکەین بەوەی کە 6 ڕۆژ بە ڕۆژووە بی بەوەی کە عیبادەتەکانە بەردەوام بێ سارد نەبیتەوە ئیستیقامەتت هەبێ ئێمە ئەم ئەڵقەیە زۆر تەرکیز لەسەر ئیستیقامەت و دامەزراویەکەین کە تۆ لە مانگی شەوال یاخود لەم شەشەڵانەیە بڕیارە دیێڵی خوای گیان من سوپاسی نیعمەتەکانی تۆکەم نیعمەتیەوەی کە ڕەمەزان بەختی منی تیا بوو 30 ڕۆژی ڕەمەزان تایە بە ڕۆژوو بووم یا ڕەبی خوایە الحەمدولله کە تەمەنێ پێیان مانگی ڕەمەزانم تێپەڕاند و مانگی ڕەمەزانم گرت و شەوەکانی قەدر لە مزگەوت مامەوە و عیبادەتم کرد و قورئانم خوێند و زیکری تۆم کرد دەی خوای گیان لێم قبوڵ بکە داوای سەبات و دامەزراوی بکەین لەم مانگەیە ئەویش بەوەی کە ئیستیقامەت و بەردەوامیمان هەبێت لەسەر ئەوەی کە پێش ڕەمەزان عەهدمان ناوە کە مانگی ڕەمەزان چۆن بین ئەگەر ئێستا لەم مانگەیە عیبادەت باشترە لە پێش ڕەمەزان کەواتە تۆ مانگی ڕەمەزانە لێ قبوڵ کراوە وەرگیراوە لای خوای گەورە کەواتە ئازانم ئێمە بەچیا بزانین مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ بووە بەوەی کەوا عیبادەتی ئێستامان لە پێش ڕەمەزان کە بە ڕۆژوو نەبووین لەو کاتە باشتر بوو بێت دوعای سەبات بکەین دامەزرایی بکەین ئیستیقامت بکەین بۆ خۆمان و بۆ هەموو خۆشەویستانمان بۆ هەموو ئیمانداران و مسلمانان ئینشاءالله خۆشەویستانم ئەم 6 ڕۆژەی شەوال کە تایە بە ڕۆژووە بی یەکێک لە خێر و چاکەکانی ئەم 6 ڕۆژە بریتێ لەوەی کە تۆ جەبری ئەو یاخود ئەو شکاویانەی ئەو ناتەواویانەی کە لە مانگی ڕەمەزانە هەد بووە یعنی ڕۆژەکانە نوقسانی تێکەوتووە غیبەتێکت کردووە شتێکی خراپت کردووە یان ڕۆژیە کە بەدڵ نەبووە یاخود ئەو ڕۆژە بڵێن شتێکی خراپت حرامێکت یا ئەنجام ماوە بەچی چاکیەکەیتەوە بەچی ئەم شکاوی مانگی ڕەمەزان چاکەیتەوە بە مانگی شەوال بەم 6 ڕۆژەی کە دوای مانگی ڕەمەزان دەست پێکات ئینشاءالله کەمە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بتوانین ئەگەر 6 ڕۆژ تایە بە ڕۆژوو بین و ئینشاءالله عیبادەت و قورئان خوێندن و زیکرەکانمان بەردەوام بکەین و عیبادەتی زیاتر لەم مانگەیە ئەنجام بین تا ڕابین هەموو مانگەکان وەکو مانگی پیرۆزی ڕەمەزان لێ بکەین ئینشاءالله زۆرێک لە برایان و خوشکان پرسیاری ئەوەکەن کە ئایا قەڵەمی خەتەکە ئەوەی کە سەوتەکەی لەگەڵایە ئایا ئەجر و پاداشت هەیە چۆن ئەجر و پاداشتی نییە ئەگەر ئینسان بە مجەڕەد تەماشاکردن و چاوی بکەوێتە سەر ئایاتی قورئانی پیرۆز خوای پەروەردگار دەیان و سەدان ئەجر و ئیحسان و پاداشتی بۆ ئەنووسێ ئەی چۆن خێرێکی گەورەنێ ئینسان کە قورئان بخوێنێ یان قەڵەمەکە بخاتە سەر قورئانەکە و لەگەڵ قورئانەکەیە گوێی لە ئەحروف و لە کەلیمات و لە وشەکانی قورئانی پیرۆز بێ لە ئایاتی شەریفە لەو دەرس و عیبەرانی کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی کردو بۆ ئێمە بۆی ئەوانەی کە خوێنەواریان نیە موژدەتان پێ ئەدەم هەر بە مجەڕەد سیرکردنی ئەو قورئانە خوای پەروەردگار ئەجر و پاداشتێکی زۆر گەورەتان بۆ ئەنووسێ عائیلەیەکی موسڵمان لە وڵاتی ڕووسیا دیارە زەمانەی ئیتیحاد سۆڤێت کە ئەو کاتە محارەبەی دین و قورئانە کرا لەو وڵاتە ئەڵێ پەرلەمان یان قانونی ئەو وڵاتە قانونێکیان دەستنیشان کرد کە هەموو گوندێک لە گوندێکی کامل ناوچەیەک گەڕەکێک بۆی هەیە یەک قورئانی هەبێ یەک موسحەفی هەبێ بۆی ئەڵێ خەڵکی ئەو گوندە بە تەناوب هەر شەوە و ماڵێک ئەو قورئانەیان ئەبرد بۆ ئەوەی لە خزمەتی قورئانەکەدا قورئان بخوێنن و لە خزمەتی کەلامی خوای تەعالا دابن ئەفەرمێ یەکێک لەو ماڵە کە حاجی ئەختیار و پیرێژنێک ئەفەرمێ خێزانەکەی لە پاش وفاتی تەبعەنەی گێڕێتەوە ئەفەرمێ لە پاش ئەوەی کە مێردەکەم وفاتی کرد کە جەنازەکەیمان لەسەر دارومەیت بردمان بۆ مزگەوت نوێژی جەنازەی لەسەرکەین 3 تەیری باڵنەی سپی بەسەر جەنازەکەی ئەخولانەوە مامۆستای مزگەوت وتی ئەم پیاوە بەڕێزە چی کردەوەیکی چاکی کردووە خێزانەکەی ئەڵێ وەڵڵاهی
ئەو شەوەی کە سرەی ماڵی ئێمە بوو بۆی قورئانەکە لە ماڵی ئێمە دابێ ئەو شەوە تا بەیانی نەئەخەوت خەوی پیا نەئەکەوت لە خۆشەویستی ئەو قورئانە پیرۆزەدا لە خۆشەویستی کەلامی خوای تەعالادا لە خۆشەویستی ئەوەی کە موسحەفی شەریف ئەم شەو لە ماڵی مندایە خێزانەکەی فەرمی خۆ ئەو خوێنەواری نەبوو خۆ عەرەبی نەدەزانی خۆ نەیئەزانی کە ئەلفاظی زمانی عەرەبی بخوێنێتەوە نەیەزانی قورئان بخوێنێتەوە بەڵام چاوی ئەخستە سەر قورئانەکە و پەنجەی ئەخستە سەر قورئانەکە و سەر کەلیمات و ئایەتەکانی قورئانی پیرۆز ئەی فەرموو ما ئەحلا کەلامە ڕەبی ما ئەحلا کەلامە ڕەبی الله کەلامی خوای تەعالا چەند شەرینە الله فەرموودەی خوای تەعالا چەند جوانە ئاياتی قورئان چەند شیرین و بەرەکەت و جوانە خوای پەروەردگار لەبەر خاتری ئەوەی کە ڕێزی لەو قورئانە گرتووە بە مجەڕەد خوێنواری نەبووە سەیری قورئانی پیرۆزی کردووە خوای تەعالا دەرەجەیەکی زۆر گەورەی پێبەخشی بۆیە نەوەی ئەو پیاوە ساڵحە چاکە ئێستا لە وڵاتی ئەزهەر لە جامیعەی ئەزهەر لە وڵاتی مسر لەوێ کولەی شەریعە خوێنن بۆ ئەوەی زیاتر شارەزایی پیا بکەن لە قورئانی پیرۆز. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت بۆمانەگەڕێتەوە فەرمێ سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵسوکەوت و ئەخلاقیان بەو جۆرە بوو کە کردەوەیشیانە کرد ترسی وەرگیرانی کردەوەکەیان هەبوو ترسی وایان نەبوو کردەوەکە نەکەن یعنی عەمەلیان بۆ ئەکرا ئیشیان بۆ ئەکرا کردەوەی ساڵحانیان بۆ ئەکرا بە زۆر ئەترسان لەوەی ئەم عەمەلیان قبوڵ نەبێ لای خوا. قەلەقێکی پیرۆز هەیە پێوترێ قەلەقی مقەدەس ئەویش ئەوەیە کە خوایە تۆ بڵێ من ئەم عیبادەتەم لێ وەرگیرا بێت. ئەم مانگە پیرۆزەیەمە با بیکەین بە مانگی ئیستیقامەتی دوای مانگی پیرۆزی ڕەمەزان لەم مانگەیە پاڵنینەوە چکە شەیطانەکان دێنەوە ناومان یعنی پاڵنینەوەی دەست بکەینەوە بە گوناه و بە تاوان چکە ئەمە نیشانەی نەعوذ بالله کە مانگی ڕەمەزانیشمان لێ قبوڵ نەبوو بێت. ئەگەر تایمی خۆمان ڕابگرین میزان و کێشانەی خۆمان ڕابگرین وەکو مانگی ڕەمەزان وەکو پێش مانگی ڕەمەزان نەبین وەکو مانگی ڕەمەزان بین لەم مانگەیە لە مانگەکانی داهاتووە لە قورئان خوێندنە لە زیکرە لە تاعاتی خوایە لە قەلەقی پیرۆزە. یعنی چی قەلەقی پیرۆز؟ یعنی دڵنیا نەبی لە خۆ دائیمە بڵی خوایە تۆ بڵی ئەم عیبادەتە لێ وەرگرتمم خوایە سوپاسی تۆکەم وەکو یەکێ لە خواناسانە فەرمی ئەگەر بزانم خوا ئەستەغفیرڵڵایەکی لێ وەرگرتووم الله خوای گەورە ڕەب العالەمین ئەستەغفیرڵڵایەکی لە من وەرگرتووە لە خۆشییانە لەم جلوبەرگەی خۆمەچمە دەرەوە ئەو منم پێخۆشە بێت لەبەرەوە با دائیمە خەمی ئەوەمان بێت یعنی پاڵنینە و مەغرور نەبین بە عیبادەتەکانمان مەغرور نەبین بە بەخشین و چاکەکانمان مەغرور نەبین بەوەی کە قورئان لەبەرەکەین زیکری خوا زۆرەکەین عیبادەتەکەین ئەمانە شتانێکی باشنە بێ خەمت بێت کە خوایە تۆ لێت وەرگرتووم یان نا ئەمە خەمی ئەم مانگەمان بێ هەڵی بگرین. ئەزانم عیبادات ناڕەحەتی و مانوێتی و حتای سەر ڕۆژوو بێتاقەتی و تینۆتی و برسێتەکەی کۆتاییەت بەس ئەجر و پاداشتەکەی زۆر زۆرە ناڕەحەتەکەی کەمە بەڵام ئەجر و پاداشتەکەی هێچگار زۆرە. لەبەرەوە گوناه بەعکسەوەیە گوناه لەزەت و خۆشیەکەی زۆر چێژدارێکی زۆر کەمە پڕ لە ئازارە پڕ لە مشکلەیە بەڵام عەزاب و مەینەتی و عەواقیبی ئەم گوناهە زۆر زۆرە. یعنی وا نەزانین گوناه هەر بۆ ئاخرەتمان زەرەری هەیە. جاری وا هەیە گوناهێک پێت سەیر نەبێت بە ساڵ تۆ دوور بخاتەوە لە چێژی عیبادەت گوناهێ وا لێت بکە بە 2 ساڵ حەز بە خوێندنی قورئان نەکەی بەنا بەخوا. سوپاسی خوای گەورە بکەین لەسەرەوەی کە خوایە الحەمدولله مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بووین شکر بەکردەوە بە عەمەل بە هەڵسو کەوت شکری عەمەل دەزانن چی ئازارم بەشێک لە شکری الحەمدولله ئەوەیە بەشێکیانەوەیە کاڵی الحەمدولله بەشێکیانە بەشێک هەرە گەورەکەی بریتێ لەوەی تۆ بە کردار شکری خوا بکەیت بەوەی کە تۆ پارەیەکت هەیە سامانێکت هەیە لێ بەخشی ئەمە شکرە بەوەی کە خێزانت هەیە مێردت هەیە خۆتە پارێزی لە گوناه ئەمە شکری نیعمەتی خوایە بەوەی کە زانیاری و زانستێکت هەیە تەکەببور ناکەیت و خۆت بەشت نازانی ئەمە شکری خوایە کە خوایە من بەهی تۆ ئەزانم بەهی خۆمی نازانم چکە هەر کیبرت توش بوو تەکەببرت توش بوو کەواتە تۆ بەهی خۆت زانیوە ئیتر لەوە دەرچوو لە ڕەحمەتی خواوە دەرەچێت
ئێتر خی گەورە بە چاوی مەرحەمە سەیرێ ئیشەی تۆ ناکە ئەم ئیشەی تۆ مبارەک نابێ لای خوا ڕەحمەت و میهرەبانی خوا ڕووی تێ ناکە خی گەورە فەرمێت يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم خيانة لخوا ولا بيغمر مكان خيانة لأمانتكاني خوشتان مكان آخر لسر برتي صراط يكيك لوش تاني كريما اللي أقريت بريتيا لسيلي رحم كدايك واكو براو خشكا كانتا كتو حقي أوان الدهوة يعني وهروها أمانة باريزي أزرم أم دوانا أبنى بربست لا سر صراط حقي أواني نارا برويت أفرمي حقي أو كسبك توي بأمين داناوة ائتمنك وهروها خيانة لكسي كيش مكا كخيانتي لي كردوي چەند جوانە يعني با كسي ظلمي لي كردوي تو تمچ ظلمي لي بكيتوا أو وصيتي بيغمر صلى الله عليه وسلم أم سماحة لبردية أم محبة خوشويستي أزنم أم كم كردنەوەی ڕقوقینە لەناو کۆمەڵگایە بەوەی کە تۆ یەکێکیش ئەگەر خیانەتی لێ کردی ئەوە تۆ خیانەتی لێ مەکە زوڵمی لێ کردی مەچۆ زوڵمی لێ بکەیت ئەوەی کە ئینسان سەیری بکە بە مجرد سیرکردنی ئەو شتە عیبادەتە ئەویش هەموو کەسێک لە من و لە جەنابتان لە ماڵەکانیانە هەیە ئەوەیشی خوای تەعالا لێی مەحروم کردووە داواکەین لە خوای پەروەردگار خوای تەعالا بۆی تەعویز بکە ئەویش نیعمەتی دایک و باوکە خوای پەروەردگار تەمەنی دایک و باوکەکان درێژ بکە و خوای تەعالا ئەوانەی کە دایک و باوکیان وەفاتی کردو خوای پەروەردگار لە گوناح و تاوانەکانیان خۆش بێ خوای تەعالا دەرەجاتیان عالیکە خوای پەروەردگار لیقای ئێمە و لیقای ئەوان لە فیردەوس الأعلا دابێ اللهم ئامین دایک و باوک خۆشەویستان نیعمەتێکی زۆر گەورەیە لە ماڵەکانمانە قەدریان بزانن بە مجرد سیرکردن و نەظەری ئەولادەکان کوڕ و کچەکان بۆ دایک و باوکەکانیان خوای پەروەردگار عیبادەتێکی زۆر گەورەت بۆ ئەنووسیە کاتێک کە ئەچیتە ماڵ بە تەماشاکردنێکی سۆز و بەزەی بە نەظەرەیەکی ڕەحمە سەیری باوک دەکەی کاتێک کە باوکەکەت داوای شتێکت لێکە پەرداخە ئاوێک بە دڵێکی فراوانەوە بە سۆز و بەزەی و ئاوەکە بەرە خزمەتی و دەستیشی ماچکە دوایە لە خزمەتی ئابوەستە ئاوەکەی لێوەرگرە کاتێ بەو سیرکردن و تەماشاکردنی ڕەحمەتەکە بە حورمەتەوە لە خزمەتی باوکتا سەیرەکەی عیبادەتێکی زۆر گەورەیە هەر سیرکردنەکەی تۆ بۆ باوکت عیبادەتە کاتێک کە سەیری دایک دەکەی عیبادەتە خوشکی بەڕێزم برای بەڕێزم دایک و باوک نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە بۆیە ئەم سێشتە ئەمانە نیعمەتێلێکی زۆر زۆر گەورن لە ناو ئێمەدا با قەدریان بزانین هەر کەسێک عولەمای ئیسلام پیاوچاکانی سەلەفی پێش ئێمە لە کاتێکدا کە باوکی وەفاتیە کرد یان دایکی وەفاتیە کرد ئەی فەرموو ئەوە دەرگایەکی گەورە لە دەرگاکانی بەهەشت لەسرم داخرا بۆیە دایک و باوک دەرگایەکی گەورەن بەرەو بەهەشتی فیردەوسی ئەعلا ئەو عیبادەتە گەورەیە هەڵقۆزەوە بە ئیستیغلالی بکە بە فرسەتی بزانە چونکە ئەفەرمێ هەر بە مجرد سیرکردن و تەماشاکردنی دایک و باوک عیبادەتێکی زۆر زۆر گەورەیە بۆیە ئەم سێشتە هەر بە مجرد نەظەر و تەماشاکردنیان سنەتە و عیبادەتێکی گەورەیە سیرکردن بۆ کەعبەی مشەڕەفە و سیرکردنی قورئانی پیرۆز و سیرکردن و تەماشاکردنی دایک و باوک بە نەظەرێکی ڕەحمەت بە نەظەرێکی سۆز و بەزەی ئەمە عیبادەتێکی زۆر زۆر گەورەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئیمانی نییە ئیمانی نوقسانی هێنێ کەسی ئەمانەت ناپارێزێت و کەسێکیش دینی نییە کە عەهد و پەیمان ناپارێزێ ئەوە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دینیش و ئیمانیش بەسراوە بە عەهد و پەیمان و وەفاداری بەو عەهد و پەیمانانەی کە کردوودا بەو ئەمانەتی کە لادانراوە ئیتر ئەمانەتی پارە بێت ئەمانەتی قسە بێ جاری وهەیە کەسێک قسەیەک لاکە ئەمانەتی سر و نهێنیەکە لە ژیانی کەسێکە تۆ ئەبێ سەتری بکەیت تا خوا سەترێ بکات تا پارێزراو بکات لەبەرەوە ئەم ئەمانەتانە ئەبێ بیان پارێزی ئێمە ئیستیقامەتمان بۆ ئەمە ئەوێت دینداریمان بۆ ئەمە ئەوێت ئەگەر مانگی ڕەمەزان فێری ئەوەی نەکردبین ئەم ئەخلاقە جوانانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم داوایە کات ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە جێبەجێ بکەین کەواتە چه ئیستیفادەیەکمان لە مانگی ڕەمەزان کردووە خۆی گەورە فەرمێ
إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. خوای گەورە باسی ئەومان بووکات ئەوانەی ئیمانیان بەخوا هێناوە و ئیستیقامەت و دامەزراویان لەسەر ئیمانەکەیان هەیە. ئیستیقامەت ئازانم گەورەترین کەرامەتە خوایە بە مرۆڤ، بە شەرتی ئەهل بی بەوەی کە ئەم کەرامەتە گەورە دواتێ کە بریتێ لە ئیستیقامەت، یعنی دامەزراو بی، یعنی ئیمانەکەت نوێژەکانە، عیبادەتەکانە، قورئان و زیکرەکانت بەردەوام بی، ئاوا بە خەتێکی مستەقیم ڕێک بڕۆی لەگەڵیا هەتا ئەو ڕۆژەیە گەڕیتەوە بۆ لای خوا. ئەم جۆرە کەسانە مەلائیکە سەردانیانەکەن بە پێی ئاەتێکی قورئان تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا. پیان ئەڵێن نەخەوفتان هەبێ نەترستان هەبێ، ترسی هیچ شتێکتان لە ژیانتانە نەبێت، نەترسی ڕسقتان هەبێ، نەترسی زوڵم و زۆری زاڵمانتان هەبێت، نەترسی ناڕەحەتی، نەترسی مردنتان هەبێ. ئەلا تخافوا ولا تحزنوا، نەترستان هەبێت، نەخەمداتان بگرێت، نەخافەت بخۆن، نەتووشی عقدەی نەفسی ببن. ئێوە مژدەی بەهەشتانە دێتێ. وأبشروا بالجنة التي كنتم توعدون، مژدەی ئەو بەهەشتتان پێدرێت کە خۆی گەورە ئیکاتە خەڵات و ئێوەی ئیمانداران و مسڵمانان. هەموو کاتێک ئێمە لە ژیانی دنیاە لە بەردەم تاقیکردنەوە داین، خۆی گەورە دەفەرمێت وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا لنفتنهم فيه. ئەگەر لەسەر دامەزراوی و بەردەوامی عیبادەت و ئیستیقامەت بمێنینەوە، بە بەرەکەتی ئاوەدانی و کشت و کاڵ و جوانی و شار و لادێ و پێشکەوتن و فەرحانیەتتان بۆ فەراهەم دێنین. حەزرەتی عومەری کوڕی خەتاب خۆی لێ ڕازی بێت بە جوانی لەم ئاەتە حاڵی بوو کە فەرمووی نیعمەتەکان و ماڵی دنیاش وابەستەی ئاو بارانن، فیتنە و ئاشوبیش لەگەڵ ماڵی دنیادایە، کەواتە لە تەواوی ژیانی دنیامانە بە خۆشی و ناخۆشی و بوون و نەبوون تاقیەکرینەوە. براوەش دەرچووەکانن لەم تاقیکردنەوە زۆرانی دنیادا و ڕزگاربوون لە دەستی فیتنەکانی دنیا بە سەلامەتی. یا ڕەبی سەلامەتمان بکەیت و ئیستیقامەتمان پێ بدەیت و عاقبەت خێرمان بکەیت. ئێمە ڕۆژی حەڤە نەجار لە نوێژەکانمانە لە شەو ڕۆژێکە بەلای کەمەوە کە حەڤە ڕکعات نوێژەکەی کە نوێژی فەرزە، ئەو دوعایەکەین ئیهدینا الصراط المستقیم کە لە ناو سورەتی فاتحایە. پێشەکی سورەتی فاتحە حەمد و ستایشی خوای گەورەیە. ناوەڕاستەکەی ئیهدینا الصراط المستقیمە، بەشی کۆتاییەکەیشی دوای ناوەڕاست بریتیە لە وەصفی ئەو سیراط المستەقیمە کێگرێتەوە، کێ لەسەر ڕێگەی ڕاستە، غەیر المەغضوب عەلەیهیم ولا الضالین ئامین. ئەم سیراط المستەقیمە کە ئێمە حەڤە جار ڕۆژانە ڕێی خوایە هیدایەتمان بە بۆ ڕێگەی ڕاستی خۆت. هەر ئەم سیراط المستەقیمێ ئەدگەێنێ بە سیراط المستەقیمی پردی سیراتی قیامەت. لێرە ڕاست ڕۆشتی لەوێش ڕاست ئەی بڕی تۆچیتە بەهەشت ئینشاءالله. ذکر عقلی باطنی ئێمە ذکرکردن بەردەوام ئەستەغفر الله سبحان الله لا إله إلا الله، عقلی باتنمان بەهێزەکە بۆچی؟ بۆ ئەوەی کە زۆر بە ئاسانی تەقوادار بین، ڕازگۆ بین و هەروەها ئەمانەت پارێز بین، کە ئەم سێ خاڵە وەزیفەی هەرە گەورەی ژیانی ئێمە ئازانم. تەقواداری، ڕازگۆیی لە سدیقین بیت، لە ڕازگۆیان بی، لە سنفی ڕازگۆیان بی و ئەمانەت پارێز بی. خوای گەورە معناکانی خۆشەویستی خۆی و تەقوای خۆی و سابت بوون و ئیستیقامەت و دامەزراوی لەسەر ئیمان و ئیسلامەتی و ذکر و یادی خوای گەورە، ئەم معنایانە سابتەکە لە دڵمانە. ئیماندار پێویستە لەسەری نابێ بە هیچ جۆرێ غرور ڕووی تێ بکات. ئێمە مانگی ڕەمەزانمان کرد، الحەمدولله، سوپاس بۆ خوای گەورە. نابێ مەغرور بین، ئەوە نە چاکەمان کرد، ئەوە نە خێرمان کرد، ئەوە نە عیبادەتمان کرد، ئەوە نە شکری خوامان کرد. ئەبێ غرور یەکێک بێ لەو شتانەی کە بەجێمان هێڵا بێت، یەکێک بێ لەو گوناه و تاوانانەی کە نزیکی نەکەوینەوە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەبێ بیر لە گوناهەکانمان بکەینەوە، بزانین لە چ شتێکە هەڵەمان کردووە، لە شتێکە زۆر پێماندا چێ لە هەڵەکردنە،
خۆی گەورە تەنبیهاتمانەیاتێ وریامانەکاتەوە ئەم تەنبیهاتانە بەنامەی خەفی و نهێنی بۆمانە نێرێت هەموو ڕۆژێ دەیان و سەدان و هەزاران نامەی خوامان پێگات فریشتەکان نامەمان بۆنێرن ئاگدارمانەکەنەوە با گوێمان زۆر سوگوێ بۆ نامەکانی خۆی گەورە با لێیان تێبکەین با جوان حاڵی ببین ڕۆژانە لەسەر زمانی کەسێکەوە مستەنتەقە شتێکە پێوترێ نامەی خوایە پێتەکە کەسێ ڕخنەیەکە لێگرێت کەسێ شتێکی بیرە خاتەوە ئەچی بۆ شوێنێک لەو شوێنە شتێکە بینی گوێت لە شتێکە ئێستا کە تۆ گوێت لەم بەرنامە گرتۆ سەیری ئەم بەرناماکەیت ڕەنگە هەندێ نامەی خۆی تیاابێ بە تایبەتی بۆ تۆ بۆ یەکێکی تر نامەیەکی ترە با بیان بیستین با ئاگامان لیان بێت فوضەیلی کوڕی عیاض ڕەحمەتی خوای لێبێ زۆر جوانە فەرمێ من شومی گوناهەکانم خراپی گوناهەکانم تەنانەت لە ئەسپ و ماینەکەشمە هەستی پێەکەم بە گوێم ناکەن لە مناڵەکەمە هەستی پێەکەم لە ئاسارە بێ بەرامبەرم لە خێزانەکەمە ئاچمەوە ماڵەوە کە من گوناهێکم کردبوو لە دەرەوە بێ ئەوەی هیچ مشکلەیە هەبێ خێزانم هەڵەچێت و تووڕابێ و شەڕێکی گەورە لەگەڵ ما دروستەکات بەڵام من جوابی نادەمەوە ئەزانم ئەوە شومی و نەکبەتی گوناهەکانی خۆمە ئەوی تەحریک کردو و جوڵاندوێتی گوناهێکەکەی ئەچی بۆ دایرەیەک سێرک ئیشەکە بۆ ناکەن غەڵەتەکەی خۆتە هەر ڕۆژی دواتر کە بە پاکی و بە تەوبەی نەسوحەواچی هەر هەمان مۆزەف ئیشەکانە زۆر بە ئاسانی بۆ کە هەرۆکەوەی کە ئەوەی دوێنێ ئەوەی ئەمڕۆ نەبوو بێت ئەو مۆزەفەی دوێنێ لەگەڵ ئەمڕۆ جیاواز بێ لە کاتێکایە کەسیشە ئەمانە هەمووی نامەی خوایە تەنبیهاتە ئاگدارکردنەوەیە خۆی گەورە ئاگدارمانەکاتەوە وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا ئەگەر لەسەر ئەم ڕێگە ڕاستە ئەم طریقە ڕێکەی ئیمان و ئیسلامەتی بمێننەوە خۆی گەورە ئاوێکی زوڵاڵتان پێدات یعنی ڕزقتان واسعەکە ژیانتان خۆشەکە برەکەتی ئەرز و ئاسمانتان بۆ هێنێتە پێشەوە نزیک یەکاتەوە لێتان خۆگەر ئاو نەبێ ما ئەنغەدەقا نەلادێ بێ نەشارە بێت نە ئاوەدانیە بێ نەخۆشیە بێت نە جوانیە بێت هەموو شتێکی جوان لە ناوەچێت نە پێشکەوتنە بێت هەموو شتێ بەسراوە بە ئاوە هەر بۆیە حەزرەتی عومەری کوڕی خەتاب جوان لەم ئایەتە تێگەیشتووە کە ئەفەرمێ نە نیعمەت و یعنی ئەم سەوزی و جوانی کە ئێستا هەیە بەو تۆزەبارانی کە ئەم ساڵ باریوە ئەم سەوزی و گەش و جوانیە دروستە بێت لە ناو زەویەکانی کوردستانە لە هەموو شوێنێکە کە بارانی بەسەرا باری بێت حەزرەتی عومەرە فەرمێت نیعمەت و ماڵ نابێ هەتا ئاو نەبێت ئەنی ئاو لە دەوری ئاوە نیعمەت و ماڵیش دروستە بێت چکە تۆ گەر ئاوت نەبێت ناتوانانی ئاژەڵداری بکەیت ناتوانانی زەراعات بکەیت خواردن بەرهەم نایە ژیانە وەستێت هەر ئاو نەبێت ئەو چیمەنتۆیە گریتەوە بۆ مەسەلەحی سەربانەکەت دروست نابێت ینی هەموو شتێکمان بە ئاوە ئێمە ئەفەرمێ بەهۆی ئاوە نیعمەت و ماڵمان دەسەکەوێت واتە نیعمەت و ماڵ نییە ئەگەر ئاو نەبێت و هەروەها ئەفەرمێت هەر کاتێکیش ماڵمان هەبوو ئاگداری بین چکە باعیسی فیتنەیە ئەویش ڕەنگە فیتنەت توش ببێت لە هۆکاری ماڵەوە کەواتە هەموو ژیانی ئێمە ئاەتەکە فەرمێکی وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا لنفتنهم فيه یعنی ئێوە بەمانە هەمووی تاقیەکرێنەوە بەبوون بە نەبوون بە بارانبارین بە نەبارین بەبوونی مناڵ بە نەبوونی مناڵ بە ڕزق و ڕۆزی بە هەموو شتێکەوە تاقیەکرێنەوە چکە ئەم ژیانەی دنیا ساحە و مەیدانی تاقیکردنەوەیە بۆ ئێمەی مرۆڤ ئێمە گەر ئیستیقامەتمان هەبێ لەسەر عیبادەت و دینداری دەرگای خێر و بێری دنیا و قیامەتمان لەسەرەکرێتەوە ئەم دەرگاکردنەوەیش خۆی بۆ خۆی هەمتر تاقیکردنەوەیە یعنی وا نەزانی مەغرور نەبی وەختی ئیشەکانە بۆ ئاسان بوو خۆی گەورە ئیشی بۆ ئاسان کردی لەسەرەوەی کە تۆ ئیستیقامەت و دامەزراوی تەیە غرور ڕوتێ نەکا وابیر نەکەیتەوە بڵێ بەخوا من لە خۆشەویستانی خوا و لە دۆستانی خوا و لە ئەولیاکانی خوام بۆیە خوای گەورە
مصیبەتی قورس نایەنێتە ڕێگەم خۆ ئەگەر واش بێت ئەمە نابێ بە زیهنی تۆیا بێت ئەگەر هات بە زیهنی تۆیا کە ئەم نیعمەتانە بۆتە هۆی ئەوەی کە تۆ هەموو ئیشەکە بۆ کارە ئاسانی و بۆ کرێ تۆ کەسێکی خوای گەورە دڵتەیاتەوە کاراسانیت بۆکە ئەگەر زۆر بیر لەمانە کردەوە ئەچیتە ناو زەلکاوی غرور و معجب بوون بەخۆت خوای گەورە فەرمێ لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم ئەگەر شکری خوای گەورە بکەن بۆتان زیادەکەم حەزرەتی عومەرە فەرمێت ابتلينا بالضراء فصبرنا وابتلينا بالسراء فلم نصبر الله چەند جوانە ئەفەرمێ مبتەلا بووین بە ناڕەحەتی بەس سەبرمان کرد بەڵام کاتێک کە خۆشی ڕووی تێکردین ماڵ و سامان ڕووی تێکردین سەبرمان نەکرد ئاراممان نەکرد کەواتە سەبرگرتن لەسەر خۆشی قورسترە لە سەبرگرتن لەسەر ناخۆشی و ناڕەحەتی لەسەر مصیبەت لەسەر نەخۆشی هەیە کە دەوڵەمە نەبێت زۆر کەم کەس خۆی بۆ گیرێ لە بەردەم دەوڵەمەنیە و مەغرور نەبێت تووشێوا بێڵێ إنما أوتيته على علم عندي بە زیرەکی و لێهاتوویی و تواناکانی خۆم من ئەم سەرەت و سامانم بەدەستێنا ئەم کورسی و ماڵ و دەسەڵاتم بەدەستێنا بەڵام عیبە موسڵمانێک و کافر وابێ ئەوە سیفەتی کافرە بەڵام بەداخەوە زۆربەی هەرە زۆرمان لە خۆشیە مەغرورە بین لە نەخۆشیە لە ناخۆشیە ڕەنگە سەبر بکەین هەر بۆیە زۆر جار ئەوانەی سەبرەگرن لەسەر دەوڵەمەنی لەسەر خۆشیەکانی ژیان لەسەر لەش ساغی لەسەر گەنجێتێکی جوان لەسەر جوانی سەبرەگرن ئارامەگرن تووشی غرور نابن تووشی گوناه نابن ئەوانە کەم جار خوا تاقییان نەکاتەوە بە نەخۆشی و بەڵاو مصیبەت چکە لە ئیمتیحانە گەورەکە دەرچوون ئیمتیحانی هەرە گەورە بریتە لەمەیان لەوە گەورەترە کە تۆ نەخۆش بکەویت و سەبر بگری لەسەر نەخۆشی چکە خوای گەورە فەرمێت وقلیل من عیبادی الشەکوور کەمێک لە بەندەکانی من شکرانە بژێرن لەبەرەوە هەر ڕۆژێک هەر کاتێکە ئیلهامی شکر کرایە ناو دڵت ئیلهامی شکر زۆر جارەکرێت هی ئیستیغفار زۆر جارەکرێت هی تەسبیحات و سبحان الله زۆر جارەکرێت لە دەستی مێن بیکەن بەڵام ئیشە هەرە گەورەکە بریتێ لەوەی کە بێجگەل لە وتنی شکر الحەمدولله استەغفر الله سبحان الله سبحان الخالق العظيم سبحان الله ئەمەیان دەرەجەی کەمترە لەوەی کە تۆ بە عەمەلی شکر بکەیت وەکوتمان کە ماڵ و سامانت هەبوو لێی ببەخشی کە لەشت ساغ بوو سوپاسی نیعمەتی لەش ساغێک بکەیت 4 ڕەکەعەت نوێژی زیاتر بکەیت چکە وەختێکیەت کە ئەژنۆت ئێشێ ناتوانی تووشی جیو بەبی ناتوانی سەر بخەیتە سەر سوشدا نەخۆشیەکیەت ناتوانی ئەوەنە زیکری خوای گەورە بکەیت لەبەرەوە تا ئێستا لەشە ساغا شکری ئەم نیعمەتی لەش ساغی بزانە شکری نیعمەتی لەش ساغی و سەحەت ئەوە نییە کە ئێمە 2 سەعات خەریکی فەیسبوک بین خەریکی ئینتەرنێت بین بەس نوێژەکەمان 2 دەقە بێت ئەوکەی شکرە ئەزانن چەند کەم تەرخەمی نەگەرخوا بە کەم تەرخەمی لێمان قوبول بکات بە غەفڵەتی گەورە لێمان قوبول نەکات کە جاری وایە تۆ جوابی نامەیەکەیتەوە نوێژەکەت بەقس بەقەت جوابی نامەیەکی پێچێت کۆمنتێک چۆن وابێت لەبەرەوە ئێمە ئازانم هیچ شتێکمان عادی و ئاسایی نیە لە ژیانە هەمووی قەدەرە هەمووی ئیمتیحانات و ئیبتیلاعاتە تێکەوین ئەم مانگە مانگی مراجعەی خۆمانەکەوە بڕیار بین ڕەمەزانانە بژین بۆ هەموو ژیانمان چەند خۆشە ژینە و کاتە تۆ عیبادەتەکەی قورئانە خوێنی زیکری خواکەی ئەزانی هەموو چرکە ساتێک هەموو شنەی بایەک ئێستا ئەم باخۆشەی ئەم ڕەشە باخۆشی کە لێرەیە هەیە ئەم فێنکیە چ نیعمەتێکی خوای گەورەیە چ ئیحائێکی تایە بۆ دڵی ئێمە تا سبحان الله بکەین چ نامەیەکی تایە تا شکری ئەم نیعمەتە گەورانی خوای گەورە بکەین کەوا لە نیوەی مانگی 5 ئەم فێنکی و خۆشی هەیە یەکێک کات بۆ لە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس پێی وتی من لە هەژارە کۆچەریەکانم وتی ژنت هەیە وتی بەڵێ وتی ئەی خانووت هەیە وتی ئەرەوڵا خانووی کشمێتی یاژی ئێوتی تۆ دەوڵەمەنی کەی هەژاری تۆ زۆر دەوڵەمەنی وتی خزمەکارێکیشمان هەیە لە ماڵەوە خزمەتی خێزان مەکا و ئیش و کاری ماڵەوەمانەکە وتی تۆ مەلیکی پاشای لەکوێ ئەڵێ من فەقیر و هەژارم
هەر بۆیەوە جعلكم ملوكا وآتاكم ما لم يؤتي أحدا من العالمين. تخوا پێش 50 ساڵ پێش ێستا لادەکانی خۆمان، یعنی لادەیەکی خۆمان هەرچیان هەبوو بە قەو ماڵێکی ئێمەتیانی ئێسەکەتیایەتی، لە ڕزق و ڕۆزی، لە جوانی، لە شتی جوان، لە مەڵتبەخ و لە داهات و لە سەرەت و سامان، لە پارەش کێ ملیۆنە دیناری هەبوو کاتە؟ ئایا پاشا و مەلیک نین؟ ئایا ئەم نیعمەتانە هەست پێەکەین؟ لە قەدیم زەمانە پیاوێکی میسری پارەی کۆ کردەوە و ویستی سەفەری حەج بکات. لەگەڵ کاروانێکا کەوتە ڕێ، بە دەریایە هاتن، ڕێی وشکانی نەبوو، بە دەریایە هاتن بۆ وڵاتی حیجاز. کە بە دەریایە هاتن، ئەم پیاوە 13 لیرەی پێبوو بۆ مەسروفاتی حەجی خۆی، کە دیارە و کاتەش حەج زیاتری پێچوو، لەوانەیە 2 مانگ 3 مانگی پێچوو بێت تا لەوێ ماونەتەوە بۆ شێوە. و خەڵکانێک تر ڕەنگە زۆر زیاتریان پێچوو بێت کە خەڵکی کوردستانی خۆمان پێش 100 ساڵ لەمەوە پێش کە چوون بۆ 8 ساڵیان پێچووە اینجا گەڕاونەتەوە، چکە کاروانی نەبووە، یا 2 کەس 3 کەس 4 کەس ئەگەر هەبوو بێ ڕۆشتبوون بۆ سەفەرە و گەڕاونەتەوە. ئەم پیاوە 13 لیرەی پێبوو، 13 لیرەکەی خستبووە ناو تورەکەیەک، لە ناو کەشتێکە خەوی لێکەوتبوو. وەختێکی زانی بوو بە مقۆمقۆ و هەرا لە ناو کەشتێکەیە وتیان ئەوە مەیمونە 13 لیرەکەی تۆی فڕان، هەر بە کیسەکەەوە هەڵی گرتبوو فڕان بووی. چوو بۆ شوێنێکی بەرزی ناو کەشتێکە کە لەنگەری بای ناو دەریای ڕاگرت. لەوێەوە کەس دەستی پێ ناگات، هەرچەند هاوارێن لێکرد مەیمونەکە هەڵیات هیچ ئیسفادەی نەبوو. دەستی کرد بە ناو تورەکەی پارەکانیە. ئیتر کابرا لێرەوە تاو خەمی لێ هات. یەکێک لە پارەکان یاخود درهەمێک دانیکیانی دەرهێنا و هەڵیایە ناو دەریا، هەرچەند هاواریان کرد بۆ خاتری خوا هیچ خۆ نابیسێ. دووهەمیانی هەڵا بۆ کابرا. بەم شێوەیە هەموو پارە و ساروات و سامانی ئەم کەسە کە 13 لیرە بوو، لیرەیەکی هەڵایە ئاوەکە، لیرەیەکی هەڵایە بۆ ناو بۆ لای پیاوەکە، تا لە نەتیجە 7 دانە لیرەی هەڵایە بۆ پیاوەکە و 5 لیرەی خستە ناو بەحرەکە. تەمەنەوەی ناو بەحرەکە فەوتاوتەوە. کابرا دەستی کرد بە گریان و وتی ئەو مەسروفاتی ئەو ڕێگەم و من چەندەکە کۆیەکەمەوە ئەم لیرانە تا ئەو سەفەرەی حەجی پێ بکەم. عالمێکی زانای خواناسیان لەگەڵا بوو، بانی کرد ئەو لاوتی خاڵێکیان تۆ ئیشت چییە؟ وتی من ماس فرۆشم. وتی ماسەکەت بە باشی ئەفرۆشی، بە حەڵاڵی فرۆشی؟ وتی نە وەڵڵا ڕۆژانە ئاوی تێکم بۆی زیاب بکە، ئەگە زیانەکە قازانجێکی وای لێ ناکەم. دەوتی ئەو 5 لیرەیە پارەی ئاوەکەی ئەو چووە بۆ ناو ئاو، ئەو 7 لیرەیە حەڵاڵی خۆتە ئەو گەڕایەوە بۆ تۆ. لەبەرەوە هەر شتێک حەڵاڵ نەبێت ئەگەر لە دنیا بەڕواڵەتیش ئیسفادەی لێ بکەیت ئیسفادەی لێ ناکەیت. زیانە گەورەکانی بۆ قیامەت زۆر زۆرە. مانگی ڕەمەزان ئەمەی فێرکردبین کە ورد بین لە حەڵاڵ خۆریە، ورد بین لەوەی کە کێشان و پێوانەیە بۆ دوای ڕەمەزانماندا بنین. هەر شتێک حەڵاڵ نەبوو، هەر پارێ حەڵاڵ نەبوو، یەکسەر نەیخێنە گیرفانمان، یەکسەر هەڵی نەگرین، هەر عەرزەیە حەڵاڵ نەبوو، یەکسەر نەڵێ ئادێ ئەو عەرزەیە بۆ من، ئەو پارەیە بۆ من، ئەو مەنسەبە بۆ من، ئەو پلەپایەیە بۆ من. بەڕاستی دەرسێکی زۆر گەورەمان لە مانگی ڕەمەزان بینیوە. ئەگەر فێری حەڵاڵ و حەرام ببین کە بۆ دنیامان بەرەکەتی زۆر زۆر گەورەیە، بۆ قیامەتمان بردنەوەمانە لە ڕۆژی قیامەتە ئینشاءڵڵا. ئیستیقامەت ئەو چیرۆکە درێژەیە دەستی مرۆڤ ئیماندار دەگرێت و لە گێژاوەکانی دنیا دەرباسیەکات و بە ئارامی و سەلامەتی تەسلیمی ئەو بەری پردی سیڕاتیەکات لە قیامەت. پیاوێک ڕۆشت بۆ لای ئیمام ئەبولقاسمی جونەید ڕەحمەتی خوای لێبێت کە پیاوەکە دانیشت. شێخ جونەید سەیری کرد و سەری سوڕما. گوتیان چییە یا شێخ؟ فەرمووی سەیرە، لەوە خێراترم نەبینیوە. بە پیاوەکەی وت کە سەیرم کردی ڕەشی و تاڵیەکم بەدی کرد و پاشان نورانی و گەشبوونەوەیەک. پیاوەکە دەستی کرد بە گریان و وتی وەڵڵاهی یا شێخ کە هاتم بۆلات
نیەتم باش نەبوو کە سەیرت کردم خەجاڵەت بووم و لە دڵەوە بڕیاری تەوبەمدا. شێخ جونەید لە ساتێکە هەردوو حاڵەتەکەی بینی. یەکێک لە هاوڵان دێت بۆ لای حەزرەتی عوسمانی کوڕی عەفان خۆی لە ڕازی بێت. حەزرەتی عوسمان سەیری کرد و فەرمووی کەسێ دێت بۆ لامان و شوێنەواری زینایی چاوی پێوە دیارە. هاوڵەکە وتی ئەی پێشەوەی موسڵمانان، ئایا وەحی ماوە لە دوای وفاتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم؟ حەزرەتی عوسمان فەرمووی وەحی دوای پێغەمبەرایەتی نامێنێت، بەڵام فەراسەت و کەرامەتی ڕاستەقینە هەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خۆتان بپارێزن لە فەراسەت و کەرامەتی ئیماندار، چونکە بە نووری خوا دەبینێت. کێشوەکانتان پڕ بکەن لە سیدق و ڕاستگۆیی، هەتا بەرچینەی میوە جوانەکانی ئیخلاس و تەقوا و عیبادەتتان بێکڕیار نەبێت لە بەرزەخ و لە قیامات.